پەیوەندی ناوانی دایک و باوک خۆی دروستکەری مناڵەکەیە. کاتێکە باوکو دایکێک بیهێ مناڵە پەروەردەکە ئەڵێ پێش ئەوەی کە بیهێ مناڵەکە پەروەردەکە بێ خۆیان پەروەردەکەن. باوکو دایکە کە خۆیان بە شێوازێکی دروست پەروەردە کرابێتن ڕێک بە باشی ئەتوانێت مناڵێکی جوان پەروەردەکە. بەڵام بەداخەوە تا ڕادەیەک بڵێن زۆرینە بە دوای هەڵسوکەوتێکە بە چ شێوازێ باوکو دایکی لەگەڵیا هەڵسوکەوتی کردو دێت هەمان بابەتیش تەطبیقەکاتەوە لەسەر مناڵەکەی. باشە بە ئاگایانە ئەم کارەکە یان بەداخەوە بە نائاگایانە، چونکو ئێمە بە چ شێوازێک پەروەردە کرابێتین بەم ستایلە هەر زنجیرە ئەڕواتەوە. ڕفتاری دێک بۆ کەشی بەدڵنیە بەڵام هەمان شتیش دووبارە ڕێک بزەبێت. تەنانەت من بەداخەوە ناوی کەسەکەش ناهێنم، کەسێکم هەبوو کە هاتن کێشەی دەرونی هەبوو کە بۆی چارەسەر بکرێ. ڕێک ئەمە عینەن بابەت ئەم ئافرەتە خۆی تەلاق درابوو. ڕێزم هەیە بۆ ئەو کەسانی کە ژیانیان ناگونجێ ئەوە دروست، بەڵام مەبەستم لە ئەوەی کاریگەری کە چۆن ئەم زنجیرە ئەڕوا بە دواییەکە. ئەم ئافرەتە خۆی تەلاق درابوو، دایکی تەلاق درابوو و هەمان کاتیش ننکێشی تەلاق درابوو. یعنی بە دواییەکە سێ جیل بە دواییەکە ژیانەکەیان شێوا بوو بەهۆی هەنێ هۆکارە کە ئەبینی هەر بەم شێوازە پەروەردە کراوە، بەم ستایلەش ئەڕواتە پێشەوە بەداخەوە ئەم چەرخەیە نابڕێت ئەوە هەر بەردەوام ئەبێت.